بابەتەکەمان لەسەر ئەوەیە کە تاکی مسلمان چۆن لایەندارێتی بکات. ئەگەر ئەومان پێ بڵێ ئایا مەرجە تاکی مسلمان دەبێت لە نێوان دوو بەرەدا حتمما لایەندارێتی خۆی یەکلایی بکاتەوە بەرەیکیان هەڵبژێرێ؟ بێگومان. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه أجمعين. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە لە سەرەتا سوپاس و دەستخۆشیم هەیە بۆ ئەوەی بەڕز و خۆشەویست وەسڵاو بۆ سەرجەم بینرانی کەناڵی پەیام. دیارە بابەتەشی بەڕاستی هەستیار و گرینگە لە جێی خۆیەتی. گومان لەوە دانیە کاتێک کە ئینسان دەکەوێتە نێوان دوو بەرداشەوە یان دوو دۆڕیانەوە ئەبێت لە هەموو سات و کاتێک کە ئینسانی باوەڕدار ئینسانی مسلمان لە یانی دینداری خۆی هەڵبژێرێت لەبیر نەکات لە هەر ساتێک بێت لە هەر کاتێک بێت لە هەر شوێنێک بێت بە هەر جۆرێک بێت لە جۆرەکان، چونکە ئێمەی مسلمان خۆی گەورە وا فێری کردوین کە خاوەن مەبدە بین و دەست بگرین بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. ساتە وەختەکان هەورات شێوەکانی سەردەم وامان نەکەن کە ئێمە لایەنی دینداری خۆمان لایەنی مسلمانی خۆمان لەبیر بکەین، فەرامۆشی بکەین، یاخود کەوینە ژێر ئەو کاریگرانی کە ڕۆژانە مسلمانان تووشی بەرکەوتە ئەبن شت دێتە پێشیان. ئینسانی مسلمان ئەبێت لە هەموو سات و کاتێکە بەڕاستی کامل بێت، دامەزراو بێت، لەسەرخۆ بێت، لەخۆ قسەیەک نەکات، لەخۆ بریارێک نەدات کە زانیاری نییە، معلوماتی نییە. بۆیە کاتێک کە شتێکی بەروەڕوو ئەبێتەوە دەکەوێتە بەرامبەر پرسیارێکەوە، دەکەوێتە بەرامبەر مەوقیفێک و هەڵوێستێکەوە، گومان لەوەدانە ئینسانی مسلمان ئەبێت ئاگای لەخۆ بێت و خۆی بپارێزێت و نەکەوێت تووشی هەڵەوە شتێک نەکات کە ئەو قسەی کە ئیکات ئەو هەڵوێستی کە دەری ئەبڕێت پێچەوانەی شەرع و پێچەوانەی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت. چونکە ئێمە خۆی گەورە وا فێری کردوین، پێغەمبەر صلی الله علیه و سلم وا فێری کردوین کە ئینسانی مسلمان هەمیشە ئەبێت هۆشیار و ئاگادار بێت، واقعی بین بێت، چادۆری خۆی بخوێنێتەوە و لە هەمان کاتیشدا کاتێک کە شتێکی بەروەڕوو ئەبێتەوە کە چ لە کردارە چ لە گفتارە بەڕاستی ئەبێت ئەوە ڕەچاو بکاتن کام شت بۆ دینی چاترە و باشترە و کام شت بۆ قیامەتی باشترە ئابەو شێوەیە وەڵام داتەوە یاخود بەو شێوەیە مەوقیف هەڵوێستەکە وەربگریتن. زۆر باشە مامۆستا، ئێمە بەگومان نەزانین کە مێدیای جیهانی ئەمڕۆ چ ڕۆڵێکی خراپی بینیوە لە ناشرینکردنی وێنای جوانی مسلمانان و ئاینەکەمان. زۆر جار کە مسلمانانی حەماس لە فەلەستین یا مسلمانانی بۆرما یا هەر وڵاتێکی دیکە دەکوژرێ، ئێمە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ گە خراپەیەکتان بینی گە بەدەست نەتانتوانی بەدەمیش نەتوانیان با لە دڵەوە پێتان ناخۆش بێ، بەڵام زۆر جار ئێمە دەچینە سەنگەری ستەمکارەکەەوە دەڵێن دەستی خۆش بێ، هەڵبەتە شیاون با مسلمانان قڕ بکرێ. ئەم لایەندارەتیە قێزەونەیان چۆنیە کاتێکەوە ئێمە نەتوانین بە دوعا و بەدەم و بەدەست و بە گیرفانمان هاوکاری مسلمانانی حەماس و بۆرما و ئەفغانستان و یەمەن و وڵاتانی دیکە بکەین، بۆچی بە چەپڵە و بەدەم و بە دڵخۆشیشمان بچینە پاڵ ستەمکارەکە و تەئیدی بکەین؟ بەڵێ بەداخەوە بۆ مسلمانانی ئەم سەردەما کە بەم شێوەیە بەڕاستی فکرەکەنەوە کە بیر ئەکەنەوە کە کاتێک کە مسلمانێک لە شوێنێک لە جێگایەک کە ئەزیەت ئەدرێت، ئازار ئەدرێت، ئەشکەنجە ئەدرێت، تەنگ و چەڵەمی بۆ دروست ئەکرێت، ئەمە بەڕاستی لە کەم تێگەیشتنی مسلمانانە بەرامبەر بە ئاینی خۆیان. ئەوەیە کە لە ڕووی عەقیدەی بەڕاستی ئەو مسلمانە هێشتا ماویتان حاڵی نەبوون و لە ڕووی خواناسی و عیبادەت و پابەندبوون بە شەرع و بەڕاستی دوور کەوتن و فاسیلەیەک لە بینیانە دروست بوو. بەڵام میسان تەماشای لە هەمان کادا لەوان ئەهلی مزگەوت بێ مسلمان بێت نوێژە کات، بەڵام بەداخەوە کە تەماشاکەین ئەم پرسەیە ئەم بابەتەیە کە ئێستا قسەی لێ ئەکەین بەڕاستی بابەتێکە ڕاستەوخۆ پەیوەندی بە عەقیدە و بیر و باوەڕ و مەبدەئی ئینسانی مسلمانەوە هەیە. عیبادەت وەکو زانە باسێکن تەنها هەر لایەنە جەستە یەکەنیە، بەڵکو عیبادەت دوو بەشەوەی کە بە اعتقادە کە ئەسڵی عیبادەت لەسەر اعتقاددا ئەمەزگرتن کە ئینسان عەقیدە و بیر و باوەڕی تۆپمە و دامەزراو بوو، گومان لەوەدانێ کە عیبادەتەکانی تریشی بۆ ڕاستەڕێ ئەبن. لێرەوە پێم خۆشە شتێک ئاماژەی پێ بکەم کازەلال کە ئەو مسلمانێکی ئێمە بەعام کە ئێستا لە هەرێمی کوردستان لە هەر شوێن لە هەر جێگایەکە هەن، ئەم مسلمانانە بەڵێ بە مسلمانن، بە فیترەت مسلمانن، لە عایلەیەکی مسلمان پێگەیشتن، لە کۆمەڵگەیەکی مسلمان پێگەیشتن، بەڵام بەداخەوە لە ڕووی هەروەردەکردن و فێرکردن لە مەناڵیەوە تا کۆتا ساتی تەمەن بە شێوەیەکی مەدرووس، بە شێوەیە کەوکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کە مناڵەکانی ڕاهێنابوون، گەنجەکانی ڕاهێنابوون، کە سەرکردەکانی ڕاهێنابوون، چۆن فێری عەقیدەی کردن، چۆن لە مەکەوە چەندین ساڵ بانگەوازی پێغەمبەر عەلەیه السەڵات وسلام لە چوارچێوەی عەقیدە ئەخولایەوە. ئەبێ
جارێکی تر ئەو عەقیدەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ئەکات کە لە خواوەی هێناوێتی و لە سنەتی صحیحدا ثابت بووە ئەبێت ئەم عەقیدەیە بە مناڵانەوە بگوترێ فێر بکرێن ئاینی خۆیان بە جوانی بناسن وەکوەی کە هاتووە نەک ئەوەی کە ئێستا کە خەڵک ئەیزانێ و خەڵک پەیڕەوی ئەکاتن لەنێو کۆمەلگەی مسلمانە بە شێوەیەکی دەستا و دەستەوە هاتێت بەبێ دیراسەکردن بۆیە لەم مەسەلەیەدا بەڕاستی بێ مسلمانان زۆر هەشیار بن و زۆر ئاگاداری خۆیان بن من بە فەرمودێشی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەستمانەوە بابەتەکە پێغەمبەری خوا ئەفەرمێت عەلەیهی الصلاة والسلام فەرمێت إن الرجل ليتكلم بكلمة لا يبالي بها تهوي بها إلى جهنم 70 خريفا زۆر دەر ئەم فەرمودێن باس کردە لە زۆر شوێنان لەو مسلمانان کە مەترسی لە سدایە پێغەمبەری خوا ئەفەرمێت عەلەیهی الصلاة والسلام ئەفەرمێ إن الرجل ليتكلم بكلمة جاری وها ئینسان قسەیەک ئەکات فقط یەک قسە ئەکاتن یەک کەلیمە فڕێ ئەدات جا چ بە نووسین بێت چ بە دەربڕین بیت یاخۆ چ شاهید بێت لەسەر قەزیەکە کە لێی بێدەنگێ و کە حەقیشە ئەمانە هەمووی داخل ئەبن بەو کەلیمەیە بە وتن و دەربڕینی ئەو وشەیە پێغەمبەری خوا ئەفەرمێت عەلەیهی الصلاة والسلام ئەو ئینسانە کە گوێشی پێ نادات لا يبالي بها ئەسڵەن ئەرزش بۆ ئەو وشەیە دانانێتن قیمەت بەهایەک لۆ ئەو وشەیە دانانێت کە لە زاریەوە دەرچووە ئەفەرمێت تهوي بها إلى جهنم 70 خريفا بەڕێگای 70 پاییز خوای گەورە فڕی ئەداتە ناو دۆزەخەوە تا ئاگاتە بنی دۆزەخەوە ئەمە هەڕەشەیەکی گەورەیە ئایا بێ ئەم کەلیمەت کەلیمەیەک بێت بۆ نمونە جاری وا هەیە کافرێک بێ باوەڕێ مشریکێک کەسێکی زاڵم ببینی مسلمانێک ئەکوژی مسلمانێک ئەچەوسێنێتەوە زڵمی لی ئەکات غەدری لی ئەکات بە هەر زۆرێکە بیتن لەو سەری دنیاوە کەسێک بێ ئەوەی بیناسی بێ ئەوەی پەیوەندی بە مۆزوعەکەەوە هەبیت لێرەوە لایشی بۆ ئەکات لێرەوە دەستخۆشی لێ ئەکات لێرەوە سوپاسی ئەکات لێرەوە بە باشی ئەزانیتن کارەساتەکەی ئەو ڕۆی ئێمەی مسلمانان ئالێرەدایە خۆش کاک زەلال بۆیە ئەبێت عنی ئینسانی مسلمان بەڕاستی ئینسانی تاشی مسلمان ئەبێت پەروەردە بکرێت بە پەروەردەیەک کە لە قورئان و سونەتدا هاتووە کەس لەخۆوە فێریش نابێت دینداری شتێک نییە ئینسان لە خۆیەوە فێر بیت بەڵام ئەمە ئەگەر بەرامبەر بە مسلمانان بکرێت و لە دوورەوە خۆمان ڕەنگە لایەنداریەتیەکی بێ منە ماژەڵ بژێرین بەڵام زۆر جار ڕەنگە دوو بەرەبن کە هیچیان پەیوەندی بە مسلمانەوە نەبێ یا خۆ هیچیان پەیوەندی بە ئیسلام و کافرەوە نەبێ لە نمونەی یاری تۆپی پێ بگرە بۆ نمونە ئێمە لایەنداریەتی تیپێک دەکەین لەسەرم لایەنداریەتە دڵی براکانمان دڵی کەسوکارمان دڵی هاوڕەکانمان دێشێنین دنیایەک فەوزا دروستەکەین ڕەنگە بۆ هێ ئەوشەوە هەندێک لە ژیانی خۆمان ببین لە کار و کەسابەت و ئیشی خۆمان ببین لە پێناوە لایەنداریەتی کە کردومانە بەڵێ جا ئەمەیان خراپی بەڕاستی ئەمەیان بەڕاستی موسیبەتەکەی گەورەترە و خراتریشە ئێمە جارە بێت ئەم ئینسانی مسلمان بەڕاستی عەلا بەسیرە بیت یعنی هیچ قسەیەک نەکاتن حتا ئەو کاتی کە معلوماتی لەلا دەست ئەکەوێتن سەیری کە خۆی گەورە لە قورئانی پیرۆز لە سوورەی ئیسراء بە پێغەمبەری خوا ئەفەرمێت عەلەیهی السەلام فەرمێت ولا تخف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا أو خواي جورا الروي خطابي لشيء لبيغمبري خوايا عليه الصلاة والسلام كلو بري كامليتي ودا مزراوي بوا كبيغمبري خوايا عليه الصلاة والسلام أي محمد عليه الصلاة والسلام بدواي شتيكا مكة قسلس شتيكا مكة شتيك ملي أجر علم زانياري درباري أو قصدي أو برسينيا لو إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا هر سيد دزقاي سمع كبيستنا بصر بيننا فؤاد كقلبه جيجي برياردانا لنا ناخي همو كسيك دا بچاكو بخراب دا فرمي أمانة لروجي قامدا هميان تدا برپرسن جوي لي أبرسلتوا تشاو لي أبرسلتوا زبان لي أبرسلتوا قلبي إنسان ضلي إنسان لي أبرسلتوا شون أو برياردا شون أو فولستي دربري بس الشيويك أتو أو كسي برامبرد بو شيوية مثلا متهم كد قصد لسر كد ببي أوي معلومات زانياريت لسر هبيتن أو فرمودي بيغمبري خوا صلى الله عليه وسلم خوش جلال قاعدة شي زور جرينجي لدوس أبيت أجابته تاشي مسلمان هناك المسلمان هر كسرك لهر شيء نكافي رأي بك أو جيب زي بكاد برواد به هر شيء شو قرفت لكومرجي إسا كهنا يبيني أو فرمودي زور مشهورة زور بي خلق لبريتي كيف بيغمبري خوا من حسن الإسلام المرئي تركه ما لا يعني زور عظيمة قاعدة زور قورية أو رؤية شان كأبين درس أبن هم تداخلاته هاتنا ناو موضوعة ببي أوي معلومات ببي أوي زانياريته بيتن في غمري خواه فرميت يشكل لشتهرت زور باشا كان إنسان كالإسلام حالي بيتن
واز شتێک بینە کە پەیوەندی بە تۆ وەنیە شتێک کوردەواری ئەڵێ ئەگەر سەرت نایەشی بۆ پەڕۆی لێ ئەبەستی زۆر پرسە هەیە زۆر قەزیە هەیە ئەو ڕۆکە کە مسلمانان بوویتە جێگەی گرمەوە مسلمانان کە ناکۆچی و بەرەچی دووبەرەچی لێکەتەوە حتا لە ناو خێزانیش لە ناو کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی بەڵام بەتایبەت لە ناو مسلمانان قەزیەیەک هەیە پرسێک هەیە ئەستەن نە پەیوەندی بە منەوە هەیە نە پەیوەندی بە تۆوە هەیە من و تۆ دێین لەسەر ئەم پرسەیە یەکتر ئەڕەنجێنین قسە لەسەر یەکتر دەڵێن شت بۆ یەکتر دروست ئەکەین گومانی خراپ بە یەکتر ئەبین دەرەنجامەکەش هەر ئەمنوتوی کە زەرەری لێ ئەکەین هەر ئەو کۆمەڵگەی کە زەرەری لێ ئەکاتن هەر ئەو ئیسلامەیە کە بە جوانی هاتووی ئێمە دێن وێناکەی ناشرین ئەکەین بۆ چونکە ئەو مسلمانە بەڕاستی ناگەڕنەوە بۆ ئەم شتانە کە بەختەوەر و سەعادەتی ئینسانی تێدا هەیە بۆ ئێوە ئینسان کاتێک کە قەزێکتە پێشی تەماشای پرسەیەک ئەکات بەر لەوەی قسەی لێ بکەیت فکری لێ بکەوە بزانە تا چەند ئەو بابەتە ئەو پرسەیە ئەو حەدەسەیە پەیوەندی بە منوتەوە هەیە ئایا ئیوەیەکەم تو قسەی لەسەر بکەین ئایا کێشەی منوت و لێرەدایە کە ئێستا منوت لەسەر شتێک قسە ئەکەین کە پەیوەندی بە منوتەوە نیە بەڵام شتێکەیە کە ئەگەر ڕوونتر قسەی لەسەر بکەین ئایا ئەو بنەمایانەی کە دەبێت لایەندارەتی لەسەر هەڵچنین چی وچین لە نمونە ئێستا تازەترین حەدەسی گەرم کە هەیە لە نێوان ئەمریکا بۆ نمونە ئێران ئاڵۆزیەکانیان کە لە عێراق دەستی پێکردووە باشە تاکی ئێمە سیاسیش نەبێ بەڵام هەر خۆی تیا هەڵە قورتێنە و لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەیەوێت بە جۆرە لە جۆرەکان ڕای خۆی باز بکا بڵێ منیش هەموو بەم شێوازم ئایا تاکی ئێمە جیاواز لە ینی بە هەردوو دیوەکەی هەم کوردبوون و لەوەی کە لە ناو خاکی عێراقین و ململانەکان لەسەر خاکی ئێمەن و هەم لەوەش کە مسلمانین چۆن دەبێت لایەندارەتی بکەین لە کاتێکە دووش زلهێزپێکەوە شەڕ دەکەن لەسەر خاکی ئێمە کە هەر کامیان بکوژە لەسەر خاکی ئێمە هەر ئێمە زەرەرەکەین جا چۆن دەبێت لەم کاتانەیە تاکی مسلمان هوشیاری تەنها ئاینی نا دەبێت هوشیاری سیاسیشی هەبێت چۆن لایەندارەتی بکات بەڵێ کازلال بەڕاستی ئێستا ئەنی گرفتەکان زۆر بوون ئێستا کێشەکە لەوەیدایە ئەو خەڵکانی کە قسە ئەکەن لەسەر هەموو بابەتەکان ئەمە سەیرم بەوەی دێت ئایا ئەو خەڵکانە هەمووی پسپۆرن لەو بارەی کە قسەی لەسەر ئەکەن اختصاصی هەیە لەو بارەدا یاخود زانیاری هەیە لەسەر ئەو بابەتەیە کەسێک ئەگەر قەزیەت پەیوەندی بەوەوە نییە زاوەکو تاک چۆکو شێوەیەکی گشتی بامە ئەو شتانە بەجێ بێڵین لە ئەو کەسانێک کە لەو بوارە زانیاریان هەیە و لەو بوارە کاریگەریان هەیە لەو بوارە ئەتوانن گۆڕانکاری دروستکەن بلێرەوە قسەیەک ئەەکەم تەحلیلێک ئەەکەم ئەو تەحلیلەی من نەپەوی مەوزوعەکەەوە هەیە یەک نە معلوماتم لەسەری هەیە نە تەحلیلەکەی من گۆڕانکاری دروست ئەکاتن ئەگەر ئەم کاتێک دێم لە شتێکە قسە ئەەکەم ڕێی دەرئەبڕم هەڵوێست وەرئەگرم کە ئەبزانم ئەو شتەیە فعلەن 100% پەیوەندی بەوە هەیە کە قسەی من ئەو قەزیە چاک ئەکات ئەو حەزی کە جەنابەت باسی کرد کە زۆرترین ئێستا باس و خواستی لەسەرە خەڵکێکی زۆر هاتون لەناو خەڵکی وەقتی لەسەر ئەکات ئەسڵەن هەر نازانێت ینی سیاست چییە و لە چێن دەرهاتی و چۆن پەیڕەو ئەکرێ و بە چ شێوازە ئەکرێتن زۆر باش مسلم تا چەند لایەندارێتیکردنی بێمنەما تووشی وەکۆڵ ئیممەعە و لە شوێنکەوتنی کوێرانەمانەکایان بۆ منە زۆر جار وەکو فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێگە خەڵکێک چاکەی کە منیش چاکەکەم کە خراپەشی کرد منیش خراپەکەم واتە ئیممەعە مەبن و واتە تەقلید و لاساییکەرەی و کوێرانە مەبن ئەمە تا چەند وامان لێکاکەوە ئەگە ئێمە هەر لایەندارێتی بێبنەما بکەین نەزانین بۆ منە ئاینەکەمان چیمان پێ دەڵێ سەرنجام تووشی وەکۆڵە چاولێکەریەکی کوێرانەمانەکە بێگومان کای زەلال لەم بارەوە کۆمەڵی ئاەت و فەرمودەی زۆرن هەن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم داوامان لێ ئەکات کە لەسەر ڕۆشنایی بین بەچاڕوونی بین لەخۆ قسە نەکەین تۆمەت و بوختان بۆ کەس پەنجەی تۆمەت و بوختان بۆ کەسێک درێژ نەکەین شکۆکەی مەگوتمان ئێمەی موسڵمان عەقیدە و بیر و باوەڕمان وایە هەر شتێک کە ئیگەڵین هەر شتێک کە ئیکەین هەمووی چاودێری و ڕەقابەی خوای گەورەی لەسەرە خوای گەورە ئەفەرمێت فوربك لنسألنهم أجمعين عما كانوا يعملون خوای گەورە سوێند ئەخوات فوربك لنسألنهم ئەگە بەس تەماشای ئەو ئانی ورد بن لەو ئاەتەی خوای گەورە سوێند ئەخوا ئەفەرمێت فوربك لنسألنهم قەسەم بە پەروەردگاری تۆ ئەی محەممەد عليه الصلاة والسلام لنسألنهم ئێمە دڵنیا بە پرسیاریان لێکەین جا ئەم ئاەتە تەماشاکەین چەند تەئەکیدی تێدایە فوربك خوي قسم سوين اخوات كخواي جور سوين اخوات لا نسال انهم لام هل بو تاكيدا نون هل بو توكيدا اجمعين هل بو توكيدا خوا فرمت يك برسيارتان لاكم لسرتي لسر او كردواني كايكن ذا كردوي قلبي بيت تظاهري بيت بجوارحها بكريتن
تشكر داوي قولي بيتن عما كانوا يعملون لسه أبرسي خواي جورا لو كردواناني كمسلمانان أي كان أو كردوانانا أجر شاك بين سري فاداش ولا أجري أجر خراب بين سري سزا ولا أجري خواي جورا فرميت وما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد إما باش يعني مروف خواي جورا كإنساني دروس كرديا ببي بها دروسي نكرديا بأمان زو دروسي كرديا بقيمته دروستي كرديا اما قناعت اما اعتقاده بيري باور من روجك دادي او جهانك وتعي فيديو دفيسته هما اقرنوا بلاي بارقي فالوردقار النوية انسان بود الاكيوتن او شاني كرديني او صاني كذري بالريون او ثاني كهنجاي بوناو فعلا راسه صحيح دروستن ياخذ بيت سوادا اقر اوان الراس بيت انساني مصمون سري فاداش ولا اقري اقر بيته خرابيش بيت براسي لسريات زائد ريتن بو ابي انساني مسلمان اقدار بيت اشياء خوي بيت قسيك نكاك او قسي لسواسي شرع دانبيتن كردارك نكات دستارك نكات وهلوسك نكات كلسارسي شرع دانبيتن شونك امانه للرواقي عيني بروزي اسلاموا همو حسابي للسلام ثمن انسان لو كاتيك لداك بتاوفات اكاد همو لجيت سعودي خوي جورديا ان الله تعالى عليكم اگر لا يندار سياسي وورزشي وابوري كومالايتكي اما ببيت هوي شيرازبساني خيزان دروزبوونی ناکۆکی و ڕق و بۆزی نێوان تاکەکانی مسلمانان لە کوردستان بێ لە خێزان بێ لە کۆمەڵگەیە ئەم لایەندارەتیان چەندە بۆ منە بێزراوتر و وەکوڵێ ئاینی پیرۆزی ئیسلام هەوڵی داوە لێی دوور بکەوینەوە مە بەجۆی لە جۆرەکان کە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئەبو زەڕی غیفاری بفەرمێت تۆ هێشتا پیاوێکی بەشێ لە جاهیلیەتت تایە لەبەرەوەی کە بە بیلالی حەبەشی دەڵێ کوڕی ژنە ڕەشەکە ئەگەر ئێمە بۆ منە لەگەڵ خێزانی خۆمان لەگەڵ برای خۆمان لەگەڵ دراوسی خۆمان لایەندارەتیمان بۆ تیپێکی وەرزشی بێگانە یا سوپایەکی بێگانەی وڵاتێکی دیکە بێتە هۆی ئەمە تا چەند ئاینی پیرۆزی ئیسلام زیاتر ئەمە بخوێنێ و ئامۆژگاری و ڕێنمایی ئەمە دەکات کە لێی دوور بکەوینەوە بێگومان کە دەڵێن ئەو پرسێ هەم پرسێکی بەحەقەت لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕەوە ئەبێت ئینسان لە ڕووی ولا وبراء او ابي زور هالشهر واقدار بيت هلو يستكاني بالبشتيكاني دربرينكاني هاو سوزي هاو خمي هاو خفتي خوشي ناخوشي دربرين هاس نست نكلون يجر كاريغري وعاطفيه ابي دس خوشي لكسك بكري كلكت او كسك كشتي باشي كرديا او اشتباشي فعلا خدمت بدين وبجيني خلق كاتم او بيدي هنا مو انسان بون يا ريزانك هي لجورك لجوركاني ياري مثلا ياري اكاتل خلق بمعجي وسرسامه ليره وببي او بزاني او انسان بلك ابراك لروي مثلا فني وهنري لهربوا عليك بيت تو انا شيء هي انسان في معجي سرسامه بيتن بلك تو انا شيء لبارك البركات بلام ليره ودس خوشي كردنو پال پشت كردنو خوب قربان كردنو دربريني خوشويستي كخوشويستي بشوشي جرينج اللي عباده اللي روي عقيده ولا روي ولا وبراوه ابي انساني مسلمان زور لي اقدار بي سيدي كان لسوري مجادله فاي قول القران في فرميت اعوذ بالله من الشيطان الرجيم لا تجد قوما يؤمنون بالله واليوم الاخر يوادون من حاد الله ورسوله يعني باشا مسلمان بو دراسي القران ناكن بو ناهي انه بو يعني لي بهر من نابل سودو كلشي اللي ورناقل اي او بيام بو شيء فاي قول او قراني كذا بدل صوت صار الصورات او فهم حمول انساني مسلمان كبير سودي اللي وريتن ببيئته كسك بناسي لشوينك كذا بني شتيش زواني در بريوا الراس وخو محبته خوشويسي بو او كس دروز بوا ببيئه ويبيد بكاتو لاني عقيدي خويا لان مبدئي خويا تو كاك تاجي مسلماني اتو يا ساو برنامج بروجرام كتيك يا ساي خوايا ما فيدي كدي ابيت او انسان بيش او دس خوشي لي بكاي بيش او خوشويستيو سوزو هستو نسيو در بري دبزان او كس الشيء او كس تاتشن با عين ومبدأ عقيدته الرازيه او انسان تاتشن ببرنامج خوي رازيه اجبته او فكر كانه ليك بدينوا انسان ناك تجر او كاري قرياده كاتا ما وصل مرجع همو لا انداريتيك بشتا شوارشوي ولا وبراوه بالنسبه انساني مسلمان براسي بيت ولا وبراك فقريشي زور جرينجا لا روي عقيديه وابي رساوي كات كوبين قلت عبادتي فنهاني كالحب لله والبغض لله كبابتش زور جرينجو هستيارة لروي عقيدية دبيني براسي أو لو مسلمانان كالبو توا
ئەگەر نمونونەکە بە زەقتر باسکەم بە تایبەتی ئەم ڕۆکە گەنجێکی زۆر لایەندارەتی بۆ نمونە تۆپی پێ دەکەن لە نمونە میسیەکێکە لە باشترین یاریزانەکان مەرجە منەوەی کە لە بابەتی تۆپی پێیان یاریزانم خۆش بووە ئیدی بۆ نمونە لەوە لا و بەڕێیان لەوەی کە لەگەڵ ئەوە حەشر بکرێم یاخۆت هاوتەری بین پێکەوە لە قیامەتا لە کاتێکا ڕوون و ئاشکرایە کە بۆ نمونە کەسی وەکو میسی مسلمان نیە و غێرە مسلمانە. کای زەلال بەڕاستی بابەتەکە هەستیارە زۆر گرنگە دەبێ ئینسانی مسلمانەوە بەتەحشا بێت. بەڵێ تۆ بیزانین فعلا ئەو حوبە کە شتێکی شاراوی ناو قەلبی ئینساندایە بەس خۆت هەستی پێەکەی کە خاوەنەکەی خوایە کە ئەو عیبادەتە ڕاستەوخۆ ئەگەڕێتەوە بۆ پەروەردگار. مەسەلەی خۆشەویستی ئەبێ بزانین تۆ ئەو کەس کە خۆش ئەوێت لە بەرچی خۆش ئەوێتن ئەو خۆشەویستی چۆن ئەگە خۆشەویستی دروست بوو تەڕەتوبی هەیە خۆشەویستی ئەبێ قوربانی لۆ بدەیت قوربانی چمادی بی چمعنەی بێت چونکە هەموو خۆشەویستیەک وا لە ئینسانەکات ئەو خۆشەوەیەک دەبێت دەرەنجامی خۆشەویستەکە دەرکەوێت لەسەر ئینسانە. ئایا وەکو تاکێک لێرەکە مسلمانێک جەنابەت نمونەت بە یاریزانێک بڵێ مێسی هێنایە ئەگەر ئەو خۆشەویستە وای لێ بکات کاریگەری ئەو لەوێ لە شوێنی خۆی لێ لەسەر ئێمروتە دروست کات کاریگەریەکە لە ڕووی خۆشەویستیەوە کە هەموو غەممان ئەو بێت دوعای لۆ بکەین بگاتە ئەو دەرەجەیە تووشی پێکان دەبێ خۆیان چاشی پێیەوە خۆیان دوعای لۆکەی خۆیان نەدۆڕێنیت سەرکەویت بباتەوە تووشی شکست نەبیت بگاتە ئەو دەرەجەی ئەوان خراپن ئەوانە لە ڕووی عەقیدەیەوە ینی کاریگەری هەیە لەسەر عیبادەتی ئینسان بەس کە پێی سەرسامی شتێکی ئاساییە کەسێک هەیە یاریزانێکە لە شوێنێکە لە بۆرێک لە بۆرەکان زانستێک ئەزانی بەتوانایە فطرەتی ئینسان وایە ئیعجابوونی هەیە بە زۆربەی شتەکانەوە پێی عیجابی شتێکی اعتیادیە بەس نایەم لێرە دەستخۆشی سوپاس و پێزانی خۆ بە قوربانکردن قوربانیدان لە بۆ ئەو ئاگای لێبیت ئەمانە خەتەرن کاک زەلال ینی کۆمەڵگەی مسلمانان کاتێک ئەو شتانە لێک ئەدەینەوە کە دەبینی لەسەر ئەو شتانە هەڵوێستیان دەبڕیە بەڕاستی مای شەرمەزاریە دە باشە ژن و مرد هەیە هیچ شیان نەبووە لە یاریزانێک لێک زیاد بووینەوە دوو هاوڕێ هەن پێکەوە لە گەڕەکن لە خوێندنە لە مزگەوتە مسلمانن یان دوو برانە دوو برا هەرێکی دابەش بوون بەسەر دوو گروپدا بەسەر دوو وڵاتدا تەماشاکەین بەبێ بنەما بەبێ گەڕانەوە لۆ عەقیدە و بیر و باوەڕی خۆیان یەکسەر هەڵوێستیان دەربڕیە ئەی ئەو خۆشەویستی وای کردێ کە ئەو دوو برایە ئەو دوو هاوسەرە ئەو خوشک و برایە ئەو دوو کەسە ئەو دوو مسلمانە لەو گەڕەکە لەو مزگەوتە ئێستا قسان لەگەڵ یەکتر نییە گەیشتۆتە ئەو دەرەجەی کە لێکیان داوە ئەگەر ئەو خۆشەویستیە نەگاتە ئەو دەرەجەی کە ئەتۆ قوربانی لۆ بدەیت لەوانە شتێکی ئاسایی بیتن وەکو سروشتی ئینسان کەوا سیفەتی ئیعجابوونی هەیە غەریزی ئیعجابوونی هەیە خوا ئینسانی وا دروست کردیا کات شتێک ئەبینی کە جێگەی تەعەجوب و سەر سوڕمان دەرابڕیتن. مامۆستا سەرنجام لایەندارێتی ئێمە لە نێوان ستەمکارێکی خوێن مژی گەندەڵی دکتاتۆری گەلچەوسێنەرەوەدا جیاوازیەکی زۆری هەیە لەوەی کەوا من هونەرمەندێک یاریزانێک کەوا هیچ مێشولەیەکیشی نەکوشتۆ لەوە چێ ساڵانە پارەیەکی زۆری خۆشی بۆ مناڵە ڕەشوڕوتەکانی ئۆغەندا و ئەفریقای باشوور و وڵاتانی دیکە دەنێرە مەبەستمەوەیە جیاوازیەکی زۆر هەیە گەر تۆ مرۆڤێکی بێوەی و بێکێشە و بێ موسیبەتت خۆش بوێ یا لایەندارەتی بکەی لەوەی کەوا دکتاتۆرێکی وڵاتەکەی خۆت شەو و ڕۆژچەپڵەی بۆ لێ بدەی ماچی بکەی بۆی بگری دوعای خێری بۆ بکەی دەنگی بۆ بدەی سەری خەی سەری بەرزی بکەیتەوە کەواتایانی پیرۆزی ئیسلام لەسەر مەسەلەی لەوە چە دکتاتۆر و ستەمکارەکە مەسەلەی عەقیدە و بیر و باوەڕ وەلا و بەڕاکەمان لێ ئەپێچێتەوە بەڵام ئەگەر مرۆڤێکی بێوەی و بێزیان نووسەرێکە هونەرمەندێکە وەرزشوانەکە ئەمە جیاوازی هەیە بێگومان وانە؟ گومان و دەنیە کاک زەلال جیاوازیان هەیە چونکە ئیشەکەیان جیاوازە زوڵمەکان مەسەن ئەو زوڵمی کرد و تاوانی کردی و سەرکردەیەکە دەوڵەتێکە کە خوێن ئەڕێژیت گومان و دانی هەر کەس بە پێی حەزمی گوناح و بتوشی گوناحی خۆی ئەوە محاسبە ئەکرێ لەسەریە فەرقی زۆرە ناڵم هەردووکان لێک ئازدانە وەکو یەکوانە بەڵام لە هەمان کاتیشدا قەزەکە قەزەیەکی مەسەلەن عەقیدەیە وەلا و بەڕائیە ئیمانیە دەربارەی کەسانی کە زوڵم مستەمەکەن خوا فەرمێت ولا تركنوا الى الذين ظلموا فتمسكم بالنار اوان قبل تماشي ظلم بكين خو ظلم كازلان معلوم زور نوعيه هي شيوازي هي داري قورتين ظلم او كانسان بس كاتب حقتك شرك بو فاي بدل اداه اوان قمال ذيك انا مشركا ذاتي يا ريزاني كت هنرمندي كت خوش نوسيكا لهر بوارك لبوارك كان في سرسان اوان مشركا اهل الشرك
اعتراف ببوني خوای گەورە ناکەن ئەگە بشکن شیرشیان بۆ خوای گەورە بڕێدەیە ممنوع لە ئینسانی مسلمان ئینسانی نوشش خۆش بێت من پێم گوتی ئیعجاب دەربڕین شتێکە بەس نەگاتە حەدی خۆشەویستی چونکە خۆشەویستی بەشێکە لە لایەندارێتیکردنمان بۆ شخصیات و کەسایەتە ئیسلامیەکان بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەوەندە بە شان و باڵما هەڵمەدەن و ئەوەندە بەرز مەکەنەوە کەوا لە پلەی بەندایەتی و پێغەمبەرایەتی بمبەنە دەرەوە عەبدوڵای کوڕی مەسعودیش دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئێوە زۆر بە شان و باڵ و خۆشەویستی و گەورەی کەسێکە هەڵمەدەن ئەگەر هەر ناچار بوون ئەوە با مردووەکان بێچووکەوان مەجای گۆڕان و هەڵگەڕانەوەیان نییە زۆر جار هەر لە نێو بازنەی ئیسلامیدا ئێمە ئەوەندە بە شان و باڵی خەڵکێکە هەڵەدەین کەوا ئیدی ئەچێتە خانەی ئەوەی کەوا بە معسوومیان بناسێنین و ڕەخنەگرتن لێیان لامان کوفرێکی گەورەیە و بەلامانە نەنگیەگەر خێزانمان مناڵمان دراوسەکەمان ڕەخنە لەو شخصیات و نووسەر و کەسایەتی ئیسلامیانە بگرن ئەمەش تا چەند پێویستە ئێمە هۆشیاریانە لایەندارێتی خۆمان بۆ شخصیات و کەسایەتی و زانایانی ئیسلام دەرببڕین گومای تدانیا کاک زەلال ئەوش لە زیێدەڕۆی موسڵمانانە خوای گەورە وەکو خۆی بیناسن کە خوا وەستی خۆی کردیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام پێغەمبەران بە شێوەیەکی گشتی وا بیان ناسین کە خوای گەورە باسی کردوون کە ئینسانن ئەوانیش لە چوارچێوەی پێغەمبەراتی خۆیاندا سنوور و حەدی خۆیان دیارە بەڵام نابێ ئەوەندە گەورە بکردنەوە بهێنە ئانی ئاست خوای گەورە زارێک صحابەیەک لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێکی فەرمووی ئین شاء الله وشئت فەرمووی ئەگەر خوا حەز بکە و تۆش حەز بکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێی وە جواب هات فەرمووی ئاوا مەڵێ فەرمووی خەراب فەرمووی ئین شاء الله ثم شئت ئەوەی کە خوا حەز بکە دواتر ئەوەی کە تۆ حەز بکەی و پێت باش بیتر یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو هەڵەی بۆ موسڵمانی ڕاست کردەوە لە مەجلیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی فەرموو بڵێ ئین شاء الله ثم شئت شكل لروي زمانواني واوي عطف لقى ثم عطف هذوك أداة عطف بلام معناه جوازه حكمك أقور بوي إنساني مسلمان أبيت لو حالة إذا حد سنة في غمري فات خوش بس أصلا أبيت وخوش بيك كبشر بوا كإنسان بوا أو ندبر زينك تبين الراس إخوي أص لقى إخوي جورها وأصي بكي إخوي جور إخواتي إخوي أكاد وفي غمران الإسلام إخواني بالله هر مقام كذابن بشر وإنسان بون وقابل أوج بون فعلا ك هلاش بكن بورە مامۆستا حاڵەتێکی دیکەش هەیە کە گەر زیاتر وردیکەینەوە لە بەرەوەی کە دەرفەتی کەممان ماوە بۆ بەرنامەکە ئێمە گەر هاوڕێ موسڵمانەکەمان کە پێکەوەین لە یەک مزگەوت نوێژ دەکەین ئەگەر چەند کارێکی کردبێ یاخۆت بە ڕاو بۆ چوونە سیاسیەکانی بەدڵی ئێمە نەبێت ئیدی ڕەنگە کاکەیەکی ترکە لەولاوە موسڵمانیش نەبێ یاخۆت ملتیزامدار نەبێ بە ئیسلامەوە یعنی فەزلی بدەین بەسەر برا موسڵمانەکەی ترمانە کە پێکەوە لە مزگەوتێکی تەنها ڕەنگە لەبەرەوەی کە پێچەوانەی ڕاکانمان پێچەوانەی یەکسرن لە بابەتی سیاسەتدا ئایا ئەمە تا چۆندا پێی تاوانبار دەبین هەرچەندە بۆچوونی جیاوازی سیاسیمان نەبێت لە پرسێکیشدا تەنانەت ڕەنگە لەو پرسەیە بۆچوونەکەمان جیاواز بێ ئەگینا ڕەنگە یەک ئامانجویەکە دەفمانە بێ بەڵام دەبینی مادام لەبەرەوەی کە جیاوازی سیاستمانێ لەسەرەوە پرسە ئیدی کەسێکی تر کە بابایەکی تری ئەلمانی فەزلی ئەو بدەین بەستەر ئەمە وڵی کەس لە ئەمەشە باسی شتێکی خراپەیانێکە ئینسانی مسلمان وا بیر بکاتەوە ئێمە خوای گەورە پێمان ئەفەرمێت ئینەمە المؤمنون ئیخوەة حەسری ئیمانداری لە ئوخوەت کرایان ئوخوەت بێن لە ئیمانداری کرایە ئێمەی موسڵمان ئەبێ بەر لە هەموو شتێک لە هەر شێوەیەک مامەڵە بکەین هەڵس و کەوت بکەین بەتایبەت سیاسەت زۆر مەسەن دوو موسڵمان لەسەر مەوقیفی سیاسی دەنجیان لێکدا بڕیوە قسە لەگەڵ یەکتر ناکەن بەخرا باسی یەکەن بە پاشەملا نا و ناتور بێتە دروست ئەکەن سیاست هونەرێکی ئیدارەدانی خەڵکە پەیوەندی مەسەن باوەڕەتی نەکەن بە مەسەلەی بڵێن ئیمانداریەتەوە بەڵێ سیاست جێگە ڕاست و دروست و حەچیم بێت ئەوش بەشێکە لە عیبادەت خۆگەر بە شێوەیەکی ڕاست و دروست ئیداری خەڵک بدەیت گومانەی ئیسلام پاداش ئێستا وەرەگریتن خێری پێ ئەگات لۆ قیامەت و دنیا و دۆڕۆژی خۆی باشە بەڵام هەڵوێستی سیاسیمان کە لەگەڵ برایەکم لە جیرانێکم دراوسەیەکم کەسێک لەگەڵمە بۆ چوونی سیاسی جیاوازە بەڕاستیش نابگاتە ئەو دەرەجەیە کە تەئسیر لە خودی ئەسڵی ئیمانەکە بکات تەئسیر لە خودی ئەسڵی برایەتی بکات کە شتێکی ئامانزارە لە ئیمانی ئینسانەوە ئیمانی قوڵ ئیمانی ساغ و سەلیم ئەتوانێت ئوخوەت دروستکات کە ئەسڵ
لە ئیمان و ئیسلام و مسلماناندا دروستبوونی بەرایەتیشی بەهێزە. ئێستاوی کە ئێستا ئەیبینین مسلمان بەش پەرتەوازە بوون دابەشبوون بەسەر چەندین بەشدا ئەوانە وای لێکردون کە ئەبینی ڕەنگی وەکو ڕەنگی تۆ نییە، قژی وەکو قژی تۆ نییە، تەماشاکەی زمانی وەکو زمانی تۆ نییە، ڕاستەوخۆ بێ ئەوەی بیناسی شارەزای ئیمانداری بی مسلمانەتی بی لە خۆتەوە بڕیارێکی بۆ دەرئەکەی چی وەڵا ئەوە لەگەڵ بۆچوونی من جیاوازە، لەگە حیزبەکەی من جیاوازە، لەگە ڕەنجی من جیاوازە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا موسلیم عەبدوڵڵا بانگخوازی ئیسلامی کە لە سۆرانەوە لەگەڵمان بوویت.